بەڵێ بۆ کوێ؟ 103 بەسەر چاو. شەقام و کۆڵانەکانی شار خامۆشن. باستەم جوڵەیەک یان نیشانەیەکی ژیان لێرە و لەوێ بەدی دەکرێت. هەموو خەڵکی بەندەواری نێو ماڵەکانی خۆیانە. بڵاوبوونەوەی پەتایەک شار و شارۆچەکانی کردوتەوە هەواری خاو. لەو کاتەی خۆپارێزی وا دەخوازێ کەس لە ماڵی خۆی نێتە دەرەوە، هەندێک کەس بۆ پاراستنی ژیانی ئەوانی دی ناچارن هەموو ڕۆژێک ماڵ بەجێ بێڵن. کامەران خۆی و تیمە لە خۆبوردەکەی ڕۆژانە دەسەو یەخەن لەگەڵ مەترسی و هەڕەشەکانی نەخۆشیەکە. ئەوان لەو تاقیگەیە کار دەکەن کە تایبەت کراوە بەشیکاری ڤایرۆسی کۆڤید-19. من خۆم لە تاقیگەی خستخانەی شار داوامە کرد. پسپۆرەتێکەشم لە مایکرۆبایۆلۆجیە. کاک مازن بەرپرسی هۆبەی موختەبەراتە. ڕای سپاردین من و کۆمەڵێ برادەر کە لە ئیشەکەی شارەزاییمان هەیە و تایتوانین ئیش بکەین بە تەنسیب بچینە خستخانەی تاهیر عەلیوالی بە. ڕاستە ئەوێ مەترسی هەیە، بەڵام من پێم خۆش بوو کە لە بوارەکەی خۆم و خزمەت بەم شارە خۆشەویستە بکەم. ئێمە کۆنتاکتمان هەیە، ئەچینە ناو ماڵەوە، ئەچینە لەگەڵ دایک و باوک و کەسی بەتەمەنە هەڵسو کەوت و مامەڵە ئەەکەین ڕۆژانە. تا ئێستا هیچ نەبووە. ئێمەش بەردەوامی لە ئیشەکە، ئەلحەمدولیلا لەوێ ئیشەکە زۆر بە شێوەیەکی ستانداردی عالەمی ئیشەکەین. دوایین ڕۆژی 2019 لە شاری ووهانی چین 41 کەیسی هەوکردنی سیەکان دەرکەوتن بێ ئەوەی بزاندرێ هۆکار چییە. بەڵام هەموو تووشبووەکان پەیوەندیە گیان بەرکەوتنێکیان لەگەڵ بازاری خۆراکە دەریاییەکانی ئەو شارە هەبوو. بۆیە لە یەکەم ڕۆژی ساڵی نوێدا ئەو بازارە داخرا. پاش هەفتەیەک دەسەڵاتدارانی چین سەرهەڵدانی ڤایرۆسێکی نوێیان ئاشکرا کرد بە ناوی کۆرۆنای نوێ. لە 11 مانگیەکدا یەکەم مرۆڤ بەو هۆیەوە گیانی لەدەستا. زۆری نەبرد بە تاکە لە دەرەوەی چینیش بڵاو بووەوە تا لە کۆتایی و مانگەدا WHO دۆخی ئیمێرجنسی تەندروستی گشتی بۆ هەموو جیهان جاردە. ئێمە لەو کاتەی کە ئەم پەتایە لە چین بڵاوبەوە لەبەرەوەی هەرێمی کوردستان و بەتایبەتی سلێمانی پەیوەندیەکی بازرگانی بەهێز هەیە لە نێوان ئێرە و وڵاتی چینە. ئەو زانیاریانە کە لێەوە بەدەستمان گەشت هەوڵمان نەدەست بە تێگەشتن و دیاریکردنی ڕێکارەکان بکەین. بۆیە ئەتوانم بڵێم لە ڕێی بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی و دامەزراوە کارگێڕیەکان و فڕۆکەخانی نێودەوڵەتی سلێمانیەوە لە مانگی یەکەوە دەستمان بەم پرۆسەیە کرد. پرۆسی تێگەشتن لە دۆخەکە، خۆ کۆنتترۆلکردن، ڕاستپاردنی خەڵک بۆی ئامێری پشکنینمان بۆ بکرێت لە دەرەوە و پەیداکردنی ئەو شتانی کە دڵنیا بووین لە ئایندەیە بێ بە قەیران لە هەموو ئاستی جیهانە. ڕۆژی 19 فێبراەر ئێرانیش بە فەرمی بڵاوبوونەوەی پەتاکەی لای خۆی ئاشکرا کرد. هەرێمی کوردستانیش پەیوەندی زۆر و هەمە جۆری لەگەڵ هەردوو وڵاتی چین و ئێراندا هەیە. بە هیوای ڕێگری لە هاتنە ناوەوەی پەتاکە بڕیاردرا هەر کەس لەو دوو وڵاتە دەگەڕێتەوە پشکنینی تەواوی بۆ بکرێ و دڵنیابن لەوەی هەڵگری ڤایرۆسەکە نییە. لە 5 شوباتەوە یەکەم بازرگان کە گەڕایەوە لە وڵاتی چینەوە کەرەنتینەمان کرد و ڕێوشێنە تەندروستیەکانمان دەست پێ کرد. ڕێنماییمان بۆ هاوڵاتیان بڵاو کردەوە، چه ڕێنمایی تەندروستی، چ کارگێڕی، چه ئارامی. کۆی ئەو چینیانی کە لە سنووری پارێزگای سلێمانی کارەکەن دۆزرانەوە، فۆرمیان بۆ پڕکرایەوە و پشکنینیان بۆ کرا.
و ڕێی هاتو چۆکردنیان لێ قەدەغەکرا و هاتنەوەی چینی بۆ سلێمانی قەدەغەکرا قۆناغی یەکەم کە چین بوو تێمان پەڕان بەڵام وردە وردە ئیتر بە دنیاە بڵاو ئەبوویەوە ئەم بارودۆخە بەردەوام بوو تاکو و شەوی 20 مانگ 22 ئەو کاتێک کە ئیتر بارودۆخی مردن و حاڵەتی مردن لە ئێران بەڕەسمی ڕاگەیەندرا وەزارەتی ناوخۆی هەرێمی کوردستان بەیانی دەرکرد بۆ ئەوەی ڕێ لە هاتنی هەر کەسێ گەڵگەی پاسپۆرتی ئێرانی بێ بگیرێ و هەموو ئەوانەی خۆمان کە دێنەوە لە مەرزە ڕسمیەکانەوە و لە فڕۆکەخانەکانەوە ئەبێ کەرەنتینە بکرێن. لە تارانەوە بەڕێکوتم بۆ حاجۆمەران من حوتی بەیانی بۆ گەیشتمە حاجۆمەران سیرەکەم بەفرێکی زۆر باریەوە کە هاتم تەنها سەربازێکم بینی هەر سێری نەکردم مۆرێکی لاو بە فارسی وتی بڕۆ تاو هاتمە بەشی خۆمان بەشی کوردستان لەوێرەوەنە دەرگام کردەوە بینیم هەمویان بە دەمامەکە و عینەک و جلیسپی و دەستکێشۆمانە ئیتر ئەمە بەشێک بوو لە ترس بەڕاستی ئەمە تقریبان تا نزیکی سەعات 4 ئێوارە لە هۆڵەکەی دانیشتە بووین هێواش خەڵک زیایە کرد تا بووینە نزیکەی 125 نەفرێک ئیتر ئەم خەڵکە هەندێک هەبوو ناڕازی بوو دەنگی بەرزە کردەوە کاکە خۆ پیاومان نەکوشتووە خۆ تاوانمان نەکردووە یەکی هەبوو قسەی ئەوت بە حکوومەت ئەوت ئەمەش جۆرێکە لە پارەپیاکردن تا کارگەشتەوەی کە لە دوای سەعات 4ەوە ئێمە زانیمان چیمان بەسەرێت کە بەڵێ قەرەنتینە ئەکرێن و 14 ڕۆژەمێنینەوە. ئەمە گەشتینە بێخاڵ لە وتێلەکە کە داوەزین خەڵکێکی زۆر بوو تحملی هەم خەڵکەی ناکرد بەڕاستی من خۆم وتم ئەگەر تووشیش نەبوو بم لێرە تووشە بم لەوانەیە ڕەفیقەکەم هاوژووریەکەم ئەو کەسانی کە لەگەڵمانان هەڵگری ڤایرۆسەکە بێت ئێمە نەقلی شەقڵاوە کرد هەستێکی زۆر ناخۆش بوو ئەم ناڕازی بوونی و نەهاتنە ناو کەرەنتینە و هەوڵدان بە خۆ دەربازکردنی تر بەواستە بێت بە هەر ڕێگەیەکی تر ڕاکردن بێت نازانم چی بێت ئەم خەڵکە ناحەقی نەبووە لە هەندێک حاڵەتات لەبەرەوەی لە ناو کۆمەڵگەیە بە ناشرین باسکرا زووفریان نەکەوتن کە هۆشیاریەکی تەندروستی بدەن بە خەڵک. ئەو بەڕێزانێ لە سەرەتاوایە نەزانی کە کەسێک کەرەنتیناکرێ زیندانیەکرێ لایەنێکی دەرونی و بانگەشەیەکی میدیایی خراپ لەسەر ئەم بارودۆخە دروست بوو کە ئێستا دڵنیا بوون خەڵک خۆی داوای پشکنینمان لێەکە. سلام علیکم کاکە چۆنن تەندروستیتان چۆنە ئەو هەمووتان لەو ژوورەنە یعنی هەر هەموو لە یەک ژوورینە چۆن هەمووتان لە یەک ژووری هەبووی وت من ئەمێ بڕۆمەوە من لێرە تەحمل ناکەم شێتە بم کە سوکارم من لە ماڵەکەی خۆم کەرەنتین ئەەکەم من هیچم نییە شارە دەبینم سبەینا دووزبەی یانە شاڵە سبەی بەڕەما دەکەن خەڵکەکەی ئەیوت ئەوە تا من هیچم نییە ئەمان لە دەرەوە شتەکان گەورە کردووە نان و پیازە خۆن بێ ئێمەوە بە ئێمەوە بزنسەکەن بە ئێمەوە ینی شتی زۆر هینیتیا بوو ئەوترا بێ ئاگا بووین لەوەی کە بەڕاستی ئەم ڤایرۆسە چەندێک خەتەرناکە وەزعمان زۆر خۆشە بەڵام دوورینگۆ مەلەنگۆ دیرون هەرەوە سا ڕۆژش تەعامل دەکەن ئینشاءالله ئەو کات دێنەوە بە تەمای خۆی دەن ئێمە تقریبان کەوتبووینە سەر سکەکە تقریبان ڕاهات بووین ئارام ببووینەوە ڕاست بوو هێشتا ناڕازیەر هەبووین بەڵام هەر ئارام ببووینەوە بە عام بەس ئەوانەی کە هاتبووین ئێمە ئەمەلیات بوو لە جیاتی هێزەکانی پۆلیس و تیمەکانی تەندروستی ئێمە دڵی خەڵکەکەمانەیەوە قسەمان بووەکردن.
بانی ئێستاین وەکو هەر ڕۆژێکی تر پشکنینەکانیان بۆ ئەنجامماین دوایان ڕۆژ بوو لە چاوەڕێی ئەنجامەکان بووین کە سعات سێ بمانێنە دەرەوە تێمە توانم بڵێم ئەو هەشتا نەفەرەی کە هەشتا و شتێ نەفەرەی کە لێبووین هیچ کامێکمان هەڵگرن نەبووین. ڕۆژانی سەرەتا ئەوانەی لێران گەڕانەوە هەرێمی کوردستان و کەرەنتینکران ژمارەیان زیاتر لە 1000 کەس بوو. بەڵام زۆری دیکە بەیەوەی بە دەواازە فەرمیەکاندا گوزەر بکەن گەڕابوونەوە. زۆربەی ئەوانەش خۆیان ئاشکرا نەکردبوو. هەندێکیان لە ماڵەوە خۆیان لە تێکەڵ بوون پاراست بوو. زۆریشیان بێباکانە لە دەرەوە دەگەڕان و تێکەڵی خەڵکی دەبوو. هەندێک لەو خۆشەویستانە کە کەسێکیان تووشە بوو کاڵسوکەوتیان لەگەڵا کرد بوو خۆیان لە تیمە تەندروستیەکانە شاردەوە و زانیاری ڕاستیان ناخستە بەردەست کە مامەڵەیان لەگەڵ کەسی هەڵگری ڤایرۆسەکەیا کردووە بەڵام دوجار هەموو ئەمانە چوونە حاڵەتی ئاسایی خۆیانەوە ئێستا لەژێر ئەتوانە بڵێم کۆنتترۆلی تەواوە. یەکەم ڕۆژی مانگی ئازار یەکەمین توشبوانی پەتاکە لە هەرێمی کوردستان دەرکەوتن. هەرزوو هەواڵە ڕاستیەکان لە نێو شەپۆلی زانیاری و هەواڵی ناڕاستی تۆڕە کۆمەڵایەتیەکان و میدیاکاندا بزر بوون. دۆخی ترس و نیگەرانی لەگەڵ زیادبوونی ژمارەی توشبوان بڵاو بووەوە. نەبوونی متمانە سەرچاوەیەکی سەرەکی نیگەرانیەکان بوون. زۆربەیان نیشتیمانیان گومانیان لە کارایی و توانای سیستەمی تەندروستی هەبوو. گومانیان لە توانای کۆنتترۆلکردنی تەشەنەی پەتاکە هەبوو. لەگەڵ پشتڕاستکردنەوەی هەر ژمارەیەکی نوێی توش بوون. پەتای ناو تۆڕە کۆمەڵایەتیەکان و هەندێک لە میدیاکان سامناکتر دەینووەند. بەرلەوەی پەتای پشێوی پەرەپسەنێ چەند بڕیارێک ڕاگەیەندران. هێشتا مابووی بۆ پشووی بەهار و نەورۆز. خوێندنگەکان خرانە پشوەوە. بە دوایدا هەموو فەرمانگەکانی شڕایگیران. دوایەوەش فەرمانی قەدەغەیات و چۆ لە هەولێر و سلێمانی پیادەکرا. پاشان هەموو هەرێمی گرتەوە. من ناو محەممەد والی حەمە ساڵحە دانیشتووی شاری سلێمانیم بە نزیکەی 3 ساڵە تەقریبی خەریکی یەمیشی دلیڤەریەم خواردن نەبم بۆ ماڵەکان بە پێم زروفەی کەتی کەوتوین ئەم نەخۆشی کاتوتە ئاراوە تەڵەبی ئەمە زیاتری کردووە. بە حکمەوەی کە منی شەکەم ڕۆژانەیە کە کاسبم ناتوانم واز لە ئیشەکە بێنم تر ناتوانم لە ماڵەوە دانیشم خۆم بپارێزم. ئێمە باڵێن دەرچوونمان زۆر زۆرە تەڵەبیاتمان زۆر زۆرە ئەڕێنە ناو خەڵکەوە زۆر تێکەڵاوی ناو خەڵکە بین لەگەڵەوەشە خۆمانە پارێزین دەمام و دەستکێشمانە بەکارێنین بۆەوەی ئەگەر هەڵگری هەچ ڤایرۆسێک بین هەوڵ بێن نەیگوازینەوە. زۆرینەی خەڵک پابەندی بڕیاری قەدەغەیات و چۆن هاتنە دەرەوەیان تا نزیکترین مارکێتی گەڕەکەکەیانە بۆ کڕینی پێداویستی ڕۆژانە. بەڵام بۆ کەسانی بژێویانە سەرکاری ڕۆژانەیە و داهاتیان ڕۆژ بە ڕۆژە دۆخەکە قورستر دەکەوێتەوە بۆیە ناخوازن بێکار لە ماڵ بمێننەوە. ئەمە ناتوانین لە ماڵەوە بمێنینەوە. ئەم دوکانە معاشەتی 5-6 کەسی لەسەرە مانگیدا 12 گەڵابەس کرێین. لە 22 مانگەوە ئێمە گەڕاونەتەوە بۆ ماڵەوە بە بۆنیە ڤایرۆسە و ئێمە کار و کەسابەتمان وەساوە بەعام خەڵکەکە گەڕاوەتەوە وڵی بۆ ماڵەوە. ئیش و کارمانەیە تەنیا ئیش و کارە نەبێ. لەوەتی ئەم بارودۆخە دروست بووە کاریگەریکی کردوتە سەر بەڵێ هەموو تاچێکی کۆمەلگا بەڵام ئینشاڵڵا ئەوەش کاتیە و تێ ئەپەڕێ. پێشتر کارەکە سەرقاڵیەکردین هەتا ئێستا بە بۆنی ئەم بارودۆخە و ئەو ڤایرۆسەوە کە بڵاو بۆتەوە خەڵک زۆر کەمتریەت و کارەکەمان زۆر ناخۆش بۆ لەبەرەوەی خەڵک نایەت بەردەوام چۆڵە زۆر بەکەمی خەڵک سەردان ئەکات. لە ساڵ ئێمە زەرمەندوین وەکو باقاڵ وەکو دوکانارەکان. ئێمە سعری پێشومان چۆن بووە
هەر بە هەمان شێوەوە ناگۆڕدرێ هەر هەمان سعرە بەڵام مەوادەکە نامێنێ. ئەبێ زۆر خۆمان پارێزین لەبەرەوەی ئێمە لێرێن خەڵکیت بەرکەوتنمان ئەبێ و دوایژە چینە ماڵەوە ئەبێ زۆر ئاگاداری ئەوە بین کە تووشی هیچ شتێک نەبین هەم لەبەر خۆمان و لەبەر ماڵۆشمان و لەبەر چواردەوریشمان بۆی کەسی تر توش نەکەین. 3 هەفتە بێ من دەرناچمەند دەرەوە لە کاتی پێویستانە بێ بۆ نانکڕینێک یا بۆ دەوام چونکە خۆم پزیشکم چم بۆ دەوامەکەەوە گەڕێمەوە ئەگەر بۆ مارکێت بچم پێداویستی ژیانی ڕۆژانە کڕین و ئەگەڕێن و دەرناچمە دەرەوە. تۆ بتە 10 ڕۆژ 12 ڕۆژ لەو ژوورۆ نەیتە دەرەوە وەکو خۆمان ئێمە ئیدارە ناکەین. ئێمە نەمانێشتۆ قەیرانی ئابووری قەیرانی خۆراک شتومەک پێداویستی سەرەکی سوتەمەنی دروست ببێ کە ئەمە بارێکی دەرونی ئارامی لای هاوڵاتیان دروست کردووە و ئاسایشی کۆمەڵایەتی باش ڕاگرتووە و ئاشتی کۆمەڵایەتیشی دروست کردووە و خەڵکیش ئیستا کە وڵاتانی دەرەوە ئەبینێ لە چ دۆخێکایە پابەندیەکانیان ڕۆژ بە ڕۆژ زیاتر بوو. لەم تاقیگەیە زۆرترین نەگەری بەرکەوتن لەگەڵ ڤایرۆسەکەیە چونکە کاری ڕۆژانەیان بۆتە شیکاری کەیسا گومان لێکراوەکە. ئێمە لێرە بەشی بایۆسیفتی و بایۆڕیسکمان هەیە ئەم ژوورە بەشی داتابیز و سامپڵ کۆلێکشنە لێرە ڕیکۆردی سامپڵەکانەکەی کە چوینە ئەوێ لە بیدایەتەوە کە نمونونەکانیان ئەهێنا ئێمە ئیشمان لەسەر کرد هەمووی نێگەتیڤ بوو بیرمە ڕۆژێکیان ئیشمانە کرد لەم دیشەوە جیهازی پیسیارەکەمان ڕەن کرده بوو نمونەمان نابووە سامپڵمان نابووە ڕێکشنێکیان بەرز بوو بۆ وتمەڵا برادەرانوەرن پێما بێ ئەمڕۆ پۆزتیڤمان هەیە ئێتر لەو ڕۆژەوە پۆزتیڤ دەستی پێ کرد. ئێرە ئەو ژوورەی بایۆسیفتی و بایۆڕیس کە باسمان کرد کاگاری بەرپرسێتی ڕۆژانە من لێرە هەموو داتاکان ئەبێ داخڵکرێت لە سیرێکەمەوە چێشێکەمەوانێ بۆ ئەوەی بزانین ئەگەر هەڵەیەکی تیاابێ خێرا چاچیکەینەوە لای خۆمەوە لەگەڵ ئەنجامی شیکاریەکان ئەو فەحسانی کە ئێمایکەین ئەو شیکاری کە ئێمایکەین ئەبێ ئەنجامەکەشی دەرکەوێ بزانین چێ نەتیجەکەی نێگەتیفە یا پۆزتیڤە بەو شێوەیە. سێ تیممان هەیە کە هەر ڕۆژەی تیمێک کارەکە ئەو تیمە کە لە بەیانیەوە یەت کارەکە زۆر جار تا شەو درەنگ ئەمێنێتەوانە ینی چەند جار شیکاریەکانمان کەوتۆتە دوای سەعات 3 شەو. من لە بەرواری 22/20ەوە لەوێ کارەکەم لەوانەیە لە جستەیە هەست بە ماندوێتی بکەی هەنێ جار بەڵام هەستم بەوە نەکردووە کە ئەو ماندوێتی وام لێ بکە لە کارەکەم پەشیمان بمەوە یان تەسیرێ لە کارەکەم کە ئەمە ئەو ژوورەیە کە پیسیارەکەی تیاکەین دوو جیازیشمان هەیە میک پیسیار لەگەڵ ڕۆتەر جین کیو ئەوە ئاوازخانیش خەریکی یشکردنە لەگەڵمانایە زۆر زۆر هیلاکە بێت لە بەیانی تا ئەوە لەگەڵمان ئیشی پیسیارەکە هەموو ئیشەکان ماشەڵە زۆر زیرەک و لێ هاتووە پسپۆرەتی هەیە لە بوارەکەی خۆیان. شتێکی تازە نەبوو بۆ ئێمە ئەمیش بەڵێ ڤایرۆسێکی تازەیە بەڵام ئیشەکە هەر هەمان ئیشە بە هەمان جیهازە و بە هەمان تەکنیکە بەڵام مەوادەکەی ئەگۆڕێت یعنی ئێمە ئامادەکاری خۆمان لە ئامادەکاریە بوون کە ئەو ئیشە ئەو ئەرکە بگرینە ئەستۆی خۆمان بەڵام لەبەر تایبەتمەندی ڤایرۆسەکە و لەبەر بەربڵاویەکەی ئەو شوێنەیان بۆ دەستنیشان کرد. ڕۆژانە کە ئێم هودەکەدا ئەگەسێنم حاضریەکەم بۆی کە تیا ئیشی تیا بکەم. سیرێکی ناو دیفریزەکەکەم دیفریزێکمانەیە ناقص حەفتا ئەو سامپڵانی کە پێویستە ئیشی لەسەر بکەین هێنمە دەرەوە بۆی خاو بێتەوە و ئیشی لەسەر بکەین. ڕاستە و خۆ ئێمە لەگەڵ ئەو نمونانەکە تەعامولەکەین یەک پریشک لەوە بێتە دەرەوە بکەوێتە سەر دەستمان یا بەردەم و چاومانیا بکەوێتە لوت و بچێتە قورگمانەوە کەواتە ئێمە بە کەسی توش حسێ بکرین. مشکلەکە لەویایە کە فتری حەزانەکەی زۆرەکە ئێمە تووشەوین بە خۆت نازانی هەتا 14 ڕۆژ هەتا 20 ڕۆژ ینی بەلایانی کەم تۆ تا 10 ڕۆژ ئەگەر ڕێژەی ناوەڕاستینەی وەرگری کەس پێت نازانێ ئەم 10 ڕۆژە تۆ تەعاملی لەگەڵ خەڵکە هەیە لەگەڵ کەسی نزیکە هەیە لەگەڵ خێزانەکەی خۆتا هەیە. بەنسبەت خێزانەکەمەوە شتێکی ئاسایی بوو بەلایەنەوە لە سەرەتایە داوامیی کەم بوو تا تاقیەکەمان دروست کرد هەڵوێستی خێزانەکەم زۆر ئاسایی بوو بگرە بە پێچەوانەوە پاڵپشتیشی کردوم چکە ئەویش هەست بەوە کاکەوە خزمەتێکی گەورەیە و پێویستە بکرێت ئەگەر کەسانی وەکو ئێمە لە
زروفێکی ئاوا نەتوانین خزمەت بکەین ئەی چ کاتێ بیکەین بۆ نمونە ئەگەر ئەمڕۆ سامپڵێک پۆزتیڤ بێت تۆ ناوێنی سەسپێکت لەبەرەوە تۆ بێت دووبارەی بکەیتەوە لە دوای ئەوە کە تۆ دڵنیا بوویت ئەم کەسە هەڵگری ئەو ڤایرۆسەیە و توش بووە ئەبێ بە دوای خێزانەکەی ئەو کەسانی لێ نزیکن لەگەڵ کێ کۆنتاکتی هەبوو ئەمانە هەمووی سامپڵیان لێوەرەگیرە ئەو ئامێرانی کە ئێمە بەکارێنین هەر هەمان ئەو ئامێرانەیە کە لە وڵاتە پێشکەوتەکانیشە بەکارهێنرێت لە هەموو چواردەوری سلێمانی شاری سلێمانی و بە هەموو قەزا و ناحەکانی شەوانەیە ئێمە سامپڵمان بۆیەت جگە لە ناوشار کە لە ناوشاری شەوانێ تیمە گەڕۆکەکان هەیە سنتەری عەلیناجی هەیە کە دانراوە ڕۆژانە خەڵک ئەتوانێت بچێ سەردانی ئەوێ بکە و پشکنینی لەوێت بۆ وەرەگرن و ئەهێنن لای ئێمە پشکنینی بۆکەن لە بیدایەتەوە کە پۆزتیڤەکانمان هەبوو سامپڵمان وەرەگرت و ئەڕۆژ بۆ بەغا لەوێ مختبەری مرکزی لێ بۆی لەوێش دیسانەوە بۆ کۆنفێرمیشنانی بۆ دڵنیایی تەواوەتی لەوێش هەمان سامپڵەکان هەمان ئەو ئەنجامەی هەبوو کە لای ئێمە دەرەچوو تاقیەکەمان ئێستا توانم بڵێم لە ئاستێکی زۆر پێشکەوتوایە لە هەموو بوارەکانە چ لە ڕووی پسپۆڕیەوە چ لە ڕووی ئامێرەوە چ لە ڕووی مەوادەوە 150 بۆ 250 سامپڵ ڕۆژانە ئیشی لەسەرەکەی لەوێ ئەمە ماناوە نییە کە ئێمە ئەتوانین بەم شێوەیە هەتا بەردەوام بین ئەگەر پاڵپشتیەک نەبێت ئەگەر حکومت بودجەیەکی باشی بۆ تەرخانەکە بۆ کەرتی تەندروستی لەوانەیە لە پڕۆژێک بێت هەندێک پێداویستی و کەم ببێتەوانێ هەندێک فحوسات نەتوانی پرۆژانە بەو دەرەجەی ئەنجام بین. ئەوەی کە کراوە لێرە هەر لە سەرتاوە تا ئیستاکە بووە مایی ئەوەی بە سوپاسەوە بۆ کەرتی تەندروستی ئێمە هەموو حاڵەتانە لە ڕێی کەرتی تەندروستیەوە دەستنیشان بکرێ و حاڵەتی لە ناکاو ڕوونەیەات بڵاوبوونەوەی لە ناکاو ڕوونەیەات ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە توانیمان پشکنیەکی زۆر بکەین ووا بکەین هەموو شتێ بکەین بە قوربانی تەندروستی هاوڵاتی و هەموو شتێ بکەین بە قوربانی تەندروستی ئابووری بکەین بە قوربانی تەندروستی. زوو بێت یان درەنگ تەنگانی ئەم پەتایش تەواو دەبێ کە بێویستی خۆمان زۆر ڕەفتار و هەڵس و کەوتی پێگۆڕیوین ئایا ئەوەی بینیمان وامان لێ دەکا ئەم جارە بەویستی خۆمان هەندێک لە بیرکردنەوە و تێڕوانینەکانمان بگۆڕین